قەومانێکی پێش ئێمە وەرزی بەهاریان کردە نەورۆز، کردیانە جەژن. ئێمەی مسلمان کورد بین یا عەرەب بین یا فارس یا تورک، ئەوەی کە مسلمان بێت دوو جێژنی هەیە ساڵانە، جومعەش جێژنی هەفتانەمانە، لەوە زیاتر نیمانە. کە مسلمانیت ڕازی بە بەدینی خوا، هەر شتێک لەو سەر و لەو سەری دنیا ڕوویدا مەیکە جێژنی خۆت و تێبگە مانای جێژن یعنی چی. لە ئیسلامدا جێژن مانایەکی گەورەی هەیە براکە. ئەوە نیە وڵات دوو کەس شەڕیان کردو یەکێکیان سەرکەوت بەسەرەوەی تریاندا ئەوە جێژنی ئێمەیە. ئەودا نازانین ئێمە سەرکەوتووەکەین یا بنکەوتووەکەین، تێی ناگەین بەخوا. ئێمە زاڵمەکەین یا مەزلومەکەین. وەرە بڕۆ ئێران و بڵێ ئێمە خاوەنی کاوەین، ئێمە خاوەنی ئەوەین کە زاڵمی لە ناوبرد، ئێوە زاڵم بوون، هەر لە دمت دەدەن. بڕۆ دەرەوە بابە ئێمە تۆ ڕۆژێک جێژن تەمە نازانم هەفتەیەکە 20 ڕۆژە چەند ڕۆژ جێژنمانە بەهۆی مناسبەیە. باس چیەکەی تۆ جێژنی کەی جێژنی ئێوەیە؟ بڕۆ لای گاور دەڵێ جێژنی ئێمە. دەچیتە لای فرعونی قەدیمەکان دەڵێ ناوە جێژنێکی قەدیمی ئێمەیە. لە حەقیقەتدا ئێمەی مسلمان جێژنمان دیارە کامەیە. بۆیە براکانم با خۆمان نەخەڵەتێنین و بە ناوی کوردایەتیشەوە نەمان خەڵەتێن و نەمان گەوجێنن. ئەژینا تۆ لەسەر چێ لافی کوردایەتی لێ دەیت و بە ناوی کوردایەتیەوە دەتەوێت ئەو خەڵکە چەواشە بکەیت و لە دینی خوا لایان دەیت، ڕۆژێکیان بۆ زەخکەیتەوە کە ئەمە جەژنی ئێمەیە. وەڵڵاهی ئێمەی کوردی موسڵمان لە جەژنەکانی ئیسلام زیاتر نیمانە و ئیسلامیش بەلای ئێمەوە دینمانە، لە پێش هەموو شتێکمانە. کە بیرمان لەوە کردەوە دەبینین پاش ماوەیەکی تر دوو مانگێکی تر بەهار نەما و کۆتایی هات، بەهاری ژیانی تۆش کۆتایی دێت. بگرە ژیانت بە گشتی کۆتایی دێت. خۆمان ئامادەکەین فەینظوڕە کەیفە تەعمەلوون. خوای گەورە سەیرمان دەکات چۆن ئێمە کردەوە دەکەین. با کردەوەی چاکەین خوا لێمان ڕازی بێت. بەخوا براکانم شەو ڕۆژ لە سەفرە و سیاحەت بیت و لە تەمەتوع و ڕابواردن بیت، بەخوا هەرجێی دەیەڵیت. بەڵام سەعید و بەختەوەر و عاقڵ ئەو کەسەیەکە لە خوا بە دوور ناکەوێت و یادی خوا دەکا و عیبادەتی خوا دەکا. مەبەستیش لەمە ئەوە نییە کە کاکە حرامە بچیتە سەفرە، نە حرامە جەوێکی خۆش بگۆڕیت، نە هیچی حرام نییە ئەو شتانە براکە. بەڵام کاتێک کە تەمەتوعێک دەکەی، بۆ سەفرەیەک دەڕۆی، جەوێک دەگۆڕی، بۆ شوێنێک دەچیت، وا مەزانە لەوێ خوا ناتبینێت، وا مەزانە خوای گەورە لەوێ ئاگای لێت نییە، وا مەزانە کە چوویتە سەفرە عیبادەت و واجبات و فەرزت لەسەر نەماوە، وا مەزانە لەوێ حرامەکانت بۆ حەڵاڵ دەبن. بەردەوام خوا ڕەقیبە بەسەرتەوە. بەخوا هەموو شتەکانمان دەنووسێ براکەم، ڕۆژێک دێ ئاوا دەیداتەوە بەرچاومان. سەفرە بکە بەڵام سنووری خوا نەبەزێنیت، سەفرە بکە بی ئەو دەوروبەر و دنیا تێک مەدە و کاولی مەکە، سەفرە بکە و ئەرک و واجبەکانیشت لەبیر مەکە.